ویژدنا با فیچر خود امی بر خوب بدن هورمان سخت امجوره بحثا مراسم جشن که بکن کو سالانه دو جاران لو درتیل در خسن او جی مراسم جشن کمسایه و کی کوم بحث کر وقتی وی یعنی دمای ساله دو جاران کو تیل در خسن تدجی گلک خلق ج باجار نوجلات کردستان هر واجی ین ایران جی لستر دعوتنامه خلق هورمان سخت یعنی بجداری دنوان مراسم آنزد کن نوای جشن داد کن جشن که کو رنگ و رنگ هم به دیلان خواه هم به حاضر کردن خوارن خواه کو جرد بیجن جی مراسم که جشن یا اولی کمالایاتی کو بهتر جی خلق داد ناو ده کم دبن دنوا و فیشر مزه بان مراسم جدا مراسم جشن کمسای بتایبتی کو سالانه دو جار ل هورمان سخت تیل در خسن تماشا بکن و چاوی خواره انگین بگم بی. دەچینە هەورامانی تەخت بەشداری لە ڕێوڕسمێک دەکەین کە تەواوی خەڵکی هەورامان و زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئامادەی دەبن. ئەمە پێی دەڵێن ڕێوڕسمی کۆمسای کە ساڵانە دوو جار لە هەورامان بەڕێوە دەچێت. کۆمسای یەکەم ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی و ئاینیە یەکەم جومعەی بانەمەڕ بەڕێوە دەچێت. لە دەفزەنی کەڵک وەردەگیرێ هەروەها لە مراسماتی شعر خوێنی مەسحەبی و هەروەها ڕەقسی مەسحەبیش یا وەکو دەراویش و ئەوانە و دێنن لە دەور و بەری گڵکۆی پیری شالیار کۆ دەبنەوە و ئەوانە پێیان وایە کە ئەگەر بە شتێکی تیژ بەشێک لەو بەردەی کە لە دەوروبەری گڵکۆی پیری شالیار هەیە گوێکەنەوە و بۆوان ڕسک و ڕۆژی دێنێ جا چ لە باری کشت و کاڵیەوە چوە چ لە باری ئاژەڵداریەوە. زۆر کەس بۆ ڕێوڕسمەکە میوان لە شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بانگ دەکەن. میوانم داوت کردو لە تارانێ لە هەمەدانە لە کرمانێ بە هاتوون ئەو مەراسمە ببینن زۆریان استقبال کرد زۆریان پێخۆشە. زۆر خۆشحاڵم پێم وایە لە هەموو تاران خەڵک بۆ ئێرە هاتوون کوردی ئێرە زۆر میهرەبان و میوان دەستن زۆر خۆشحاڵم کە لێرم و خەریکە بە خەڵکی ئێرە ئاشنا دەبم ئەمە یەکەمین جارمە هاتوومەتە کوردستان یەکێک لە هاوڕەکانم لە مەهاباد منی بانگەشت کردووە جا زۆر خۆشحاڵم. میوانەکان دەیانەوێ بۆ ڕێوڕسمی دۆمی کۆمسای بەشدار بن کە لە نێوڕاستی زستان بەڕێوە دەچێت. دوو هەمیان لە پازەی ڕێبەندان سێ ڕۆژان ئەو مەراسیمە لە دووشەمبە و سێشەمبە و چوارشەمبە تا جومعەی پێک دێ کە هەر وانەکەی هەر ڕۆژەی مەراسیماتی خۆی هەیە و تایبەتە بۆ ڕۆژەی یەکێک لەوانە بڵاوکردنەوەی گوێزە کە ئەوە سەرەتای پێکاتنی ئەو ڕسمەیە کە ئەو جۆزانە کە دەنێرن بۆ ماڵان یانی ئەمە دەمان هەیە ئەو مەراسمەی یا ئەو ڕێوڕسمەی پێک بینی چوونە سەر گڵکۆی پیری شالیار دەبێتە یەکێک لە شوێنەکانی ئەو ڕێوڕسمە. کۆمسای ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی کولتوری و ئاینیە پەیڕەوانی پیری شاریار لە تەواوی جیهان بەشداری تێدا دەکەن. کاتی خۆی شای بوخارا کچێکی کەڕ و لاڵی دەبێ بە نێوی شاخاتون شابەهار خاتون کە ئەو شابەهار خاتونە جار دەدەن کە ئەگەر کەسێک بیهەوێ ئەوەی چاکاتەوە لە باری زمانیەوە لە باری گوێیەوە دەتوانە زەواجی دەگەڵ بکەن. تێکەڵ شاید بۆی هەیە کە تێکەڵ بە ئەفسانەش بوو بێ بەڵام کاتێک کە دەگەڵ مامەکەی دەچێت بۆ هەورامانی تەختوە دەزان کەسێک بەنێی پیری شالیار لەوێ هەیە و دەتوانێت نەخۆش چاکاتەوە یەکەم شت کە واردی ئەو گوندەی دەبێ ئەوەیە کە زمانی دەکرێتەوە و دوو هەم شت ئەوەیە کە گوێی دەکرێتەوە بە وتەیەک دەڵێن پیلی شالیار ئەو کچە چاک دەکاتەوە و دوایی زەواز لەگەڵ شاخاتون بەهار دەکات و ژیانی خۆیان پێک دێنن. پیلی شالیار مریدی مستەقیم حەزەتی غەوس بووگە خەلیفەی حەزەتی غەوس بووگە لەم شاخ و داخە ئیشی کردگە و کاری کردگە و یەکی لەو وەلیانی خواسە ئینسانێکە وەلێ دەڕاخێ ئەگەرەکە بێ ئەم بەرنامە قبل الأوانوجة يساوى عوز يعني كذا بخاطر ازدحام بخاطر نقطة مسائل حجاب رعاية نحكيتو أو ليه خرج ما قبول ما كان
ئەم سێ ڕۆژەی کە مەراسیمەکەی تێدا بەڕێوە دەچێت هەم وەکو گەشت و میوانداری و هەمیش وەکو عیبادەتێک سەردانی مەزاری پیری شاریار دەکەن. هەموو ساڵێک ئەم مەراسیمە لە گوندەکانی سەری پیر، وەیسیا، ڕۆوڕێ و کەمالا بەڕێوە دەچێت کە سەر بە هەورامانی تەختن. لەم مەراسیمەدا قوربانی دەکرێ و دەف لێ دەدرێت. هەروەها خواردنی تایبەت بەسەر خەڵکدا دابەش دەکرێت. لە دوایین ڕۆژی مەراسیمەکە بەشداربووان هەست بە دەروونێکی ئارام دەکەن. جمالي بعين محمد صلاة